من دۆستم هەیە عەرەقخۆرە ڕووداوێک بۆ ڕوودا ئەمە دەجێڕمەوە ئێستا بە ڕێزەش ئەوە ڕەن بێ نازام لە وتارە باسم نەکرد بێ بەس یەکێ لەو شتانەی کە دڵم پێی خۆشە و ڕوبەڕووی ڕەخنەش دەبمەوە لەسەری ئەوەیە بەردەوام دۆستم هەیە عەرەقخۆرە عەرەق دەخوا دۆستم هەیە نوێژنەکەرە دۆستم هەیە هاتۆ بۆ وتارم وتێتی مامۆستا بەس بە کەلیمەکان خۆشحاڵم لە مزگەوتی ئێمە لە مزگەوتی ڕێگەی بەهەشتیش من بڕیاریشمدا بوو ئێستاش شوێنمان هەیە هەر کەسێ نوێژیش نەکا مافی ئەوەی هەیە بێتە مزگەوت قاعەی تایبەتمان هەیە بێ لەوێ دانیشێ پەیامی خوا ببیستە بەدڵت بوو نووری عەلا نوور وە بەدڵیشن نەبوو دوای خوتبەکە تەواو بوو بڕۆ سەر هەردوو چاومان ئاوی ساردی لێیە شیرینی لێیە شتی خۆت بخۆ خوا حافیزت بێ تۆ هاتووی ئەمە دەرگای ماڵی مەلا فاتح شارستێنی نییە ئەمە دەرگای ماڵی خوای ڕەبی عالەمینە ئێمە گەیاندنمان لەسەرە خەڵکی شەبوە لە مزگەوتەکەی منە لە پیرەمەگرونیش کە وتار خوێن بووم لە ناوەڕاستی مزگەوتە دانیشتووە لە ئەوروپا گەڕاوەتەوە وتی هەموو خەڵک سەیریان دەکردم کە الحەمدولە ئێستا هیچێکە لە مولتەزیمە ئاینیەکان وەڵڵاهی لە دەعوەتێک بەیەکەوە بووین من بە ڕۆژوو نەبووم ئەو ڕۆژی دووشەممە بە ڕۆژوو بوو وا گەڕاوەتەوە لای خوا وتی نوێژەکەم نەکرد خەڵک هەموو سەیریان کردم بەڵام من لە مزگەوتەکانی خۆمدا کە ئیمام خەتابەتم لێ کردەوە خەڵکم وتووە کەس مافی ئەوەی نێ بە فڵان کەس لە بۆ نوێژ ناکەی ئەوە بڵێن نەخۆشە هاوکاریت بکەمەوانە وتی ئێمە خەڵک سەیر دەکەم کاکە وەختی نوێژەکەم وەڵام من نوێژ ناکەم لە ئەو مزگەوتە گەورەیە کابراەک لە ناوەڕاستە دانیشتمە بەس هاتووم گوێبیستی خوتبەم خۆ نهاتووم نوێژ بکەم وتی لە دوایدا الحەمدولە سواز بەخوا بوومان نوێژ خوێن